ئەگەرچی بەرپرسانی گۆڕان و یەکێتی بەر لە چەند ڕۆژێک چەند جارێک جەختیان کردەوە کە کێشیان لەسەر ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری سلێمانی نییە، بەڵام نەتوانرا کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا سەبارەت بە ئاڵوگۆڕەکە ئەنجام بدرێت. بەپێی ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی لەسەر حکومەتی خۆجێی سلێمانی دەبوو 21 مانگ ئاڵوگۆڕی پۆستەکە بکرێت، بەڵام کۆبوونەوەکە بۆ ڕۆژی پێنجشەممە دواخرا. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 32 ئەندام پێک دێت و فراکسیۆنی گۆڕان 12 ئەندامی هەیە و ئەندامێکیان بەناوی محەممەد شێخ وەهاب ئامادەی کۆبوونەوەکە نەبووە و هاوڕەکانی لە فراکسیۆنەکەی دەڵێن لە ئێستادا بە مۆڵەتی فەرمی لە دەرەوەی وڵاتە. هاوکات فراکسیۆنی یەکێتی کە 11 ئەندامی هەیە، هەریەکە لە نیاز سەید ئەحمەد و سەباح فەتاح ئامادە نەبوون و هاوڕەکانیان لە فراکسیۆنی یەکێتی دەڵێن نیاز لە دەرەوەی وڵاتە و سەباحیش کەسێکی نزیکی کۆچی دوایی کردووە بۆیە نەیانتوانیوە ئامادە بن. بۆ پێش کە یەکێتی داوای کردووە دەنگدانەکە بەدوو لەسەر سێبێت، لەو کاتەدا گۆڕان و یەکێتی ناتوانن تەنها بەپشت بەس بە ئەندامەکانی خۆیان دەنگدانەکە بکەن، چونکە دوو لەسەر سێی ئەنجومەن دەکاتە 22 ئەندام و لە کۆبوونەوەکەدا بە هەردوو فراکسیۆن 20 ئەندامیان ئامادە بوو. لەسەر دواخستنی کۆبوونەوەکە چەند سەرچاوەیەک ئاماژە بە سێ هۆکاری تری پشت پەردە دەکەن، بەڵام تا ئێستا NRT نەیتوانیوە هۆکاری ڕاستەقینە لەو سێ هۆکارە یەکلای بکاتەوە و هەوڵ دەدا لە راپۆرتەکانی دیکەیدا ڕاستی و دروستی ئەم بابەتە یەکلایی بکاتەوە. بە پێی زانیاریەکان هۆکاری یەکەم پێویستە بە فشاری پارتی دیموکراتی کوردستانەوە کە گوایە لە ڕێگەی باڵێکی ناویەکێتیەوە هەوڵ دەدا ڕێگری لە ئاڵوگۆڕی پۆستی پارێزگار بکات و بوار نەدات دەسەڵاتی پارێزگار بکەوێتە دەست بزوتنەوەی گۆڕان. هۆکاری دووەم دەوترێت لە ناو باڵەکانی ناویەکێتیدا ناکۆکی لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی هەیە و تا ئێستا ئەو پرسە یەکلایی نەبووتەوە. هۆکاری سێمیش گوایە بەهۆی ئەوەی پێدەچێت هەڤاڵ ئەبووبەکر هیچ پۆستێک وەرنەگرێت، تا ئێستا ئەم خاڵە چارەسەر نەکراوە. بەشێک لە گۆڕان نایەنەوێت هەڤاڵ ئەبووبەکر بە هەڵسوڕاوی بمێنێتەوە. ئەگەرچی NRT لە ڕووماڵەکانی داهاتوویدا هۆکاری ڕاستەقینەی ئەم پرسە ڕوون دەکاتەوە، بەڵام ئەوەی تا ئێستا ڕوونە ئەوەی یەکێتی و گۆڕان نەیانتوانی لە وادەی بڕیار لێدراوی خۆیاندا پرۆسەی دەستا و دەستکردنی دەسەڵات بە نەرمی ئەنجام بدەن. هاوکاریاسین NRT سلێمانی.